یەکێک لەو ڕەخنانەی کە لە کوردەکانی دەرەوەی وڵات دەگیرێت پەرتوبڵاوی نەبوونی لۆبیە بۆ ئەو پرسانەی سەبارەت بە کورد دێنە پێشەوە. لە ئوسترالیاش بارودۆخی کوردەکان هەروە وڵاتانی دیکەیە، هەرچەندە بە پێی سەرچاوە نافەرمیەکان ڕێژەی کورد لە ئوسترالیا بە 50,000 کەس دەخەمڕێنرێت. لە ئوسترالیا پەرتوبڵاوی و جیاوازی ڕابۆچوونی کوردەکان کارێکی وای کردووە کە خاوەن گوتارێکی یەکگرتوو و لۆبیەک نەبن کە بتوانن کێشەکانی کورد لە ئوسترالیا بە حکوومەتی ئەو وڵاتە بگێنن. هەرچەندە لە هەر شارە و چەند کۆمیتەی کوردی هەیە، بەڵام هیچ هەماهەنگێک لە نێوانیاندا نابینرێت. حەزبایەتی کە دەورێش سەرچیە بۆ سەرنەگرتنی لۆبی کوردی لە ئوسترالیا لە پێش ئێستادا. ئەم ساڵ چەند ڕۆشنبیر و گەنجێکی کورد و ئوسترالی هەسان بە دروستکردنی گروپێک بە ناوی گروپی لۆبی کوردی. ئەو گروپە بنکەکەیان لە شاری سیدنیە و لەلایەن حکوومەت و پەرلەمانی فیدراڵی ئوسترالیاوە بانگێش کراون بۆ ئەوی بە فەرمی وەک نوێنەری کوردانی ئوسترالیا و سەرەتای لۆبی کوردی بناسرێن. لۆبی دەبێت نخبە دروستیکە، جا چ نخبەی ڕۆشنبیر و ئەکادمیستەکان بێت، چ نخبەی چالاکوانە سیاسیەکان بێت، چالاکوانە کۆمەڵایەتەکان بێت، یاخود نخبەی بزنسمان و خەڵکە دەوڵەمەندەکان بێت. لە دوای گەشتن بۆ ناو بارگای پەرلەمانی ئوسترالیا، وەفدەکە لەلایەن ستیڤن یەیتس و وڵ ڕۆبنسن گەورە ڕاوێژکارانی وەزیری دەرەوەی ئوسترالیا بۆ کاروباری خۆڵاتی ناوەڕاست پێشوازی کران. لەو کۆبوونەوەیدا گروپەکە توانی پوختەیەک دەربارەی ڕەوشی هەرچوە پاچەی کوردستان بۆ وەزارەتی دەرەوەی ئوسترالیا پێشکەش بکات. پشتگیری کورد بگرن، ئەو وەختە زۆرتر لە بابەتی کورد بزانن کێشەی کورد لە چوارپاچەی کوردەواریەوە زۆر دڵخۆشکەر بوو. لە نێوەڕۆی هەمان ڕۆژدا گروپەکە سیمینارێکی دەربارەی ڕەوشی سیاسی، ئابووری، سەربازی و کاریگەری دەوڵەتانی دەوروبەر و ڕۆژئاوای لەسەر هەرچوە بەشەکەی کوردستان پێشکەش کرد. لەو سیمینارەدا 20 ئەندام پەرلەمان کە لە پارتەکانی کرێکاران، لیبراڵ، سەوزەکان و سەربەخۆکان بوون ئامادە بوون. پەرلەمانتارە بەشدار بۆ ئوسترالیەکان زۆر لەوە زیاتر بوون کە چاوەڕێمانە کرد. زۆر سرم سوورما لەو پێشوازیە گەرمەی ئەوان بۆ گوێگرتن و بەدواداچوون بۆ کێشەی کورد. کۆبوونەوەی سێمی گروپەکە لەگەڵ وەزارەتی خارجی سێبەر بوو کە پارتی کرێکارانی ئۆپۆزیسیۆن بەڕێوەی دەبن. لەو کۆبوونەوەشدا ڕاوسەرنجی گروپەکە لەلایەن پارتی ئۆپۆزیسیۆنەوە بە هەن وەرگیران و بەڵێنی هەموو پشتیوانێکیان بە گروپەکەدا. پێم وایە بەرەنگاربوونەوەکان دژی دەوڵەتی ئیسلامی بارودۆخێکی گونجاو بۆ کێشەی کورد دێنێتە پێش کە لە مێژوودا لەلایەن حکوومەتی تورکیا و جیاوازیان پێکراوە گەلە کۆمەشی بەهێزیان کردووە بۆ ئەوەی پەکەکە بخەنە ناو تیرۆرەوە. لە سووریا و عێراق هێزەکانی کورد ئەو هێزانن کە دەتوانن بەرەنگاری دەوڵەتی ئیسلامی ببنەوە. ئەوەی بە پرسیار دەمێنێتەوە ئەوەیە ئایا ئێستا دەتوانین بڵین لۆبی کوردی لە ئوسترالیا بوونی هەیە؟ مراد حەسەن، NRT، کامبرا.